سڵاو ڕێزی خۆشەویستی برا بچووکە مولاتان ئاراس شارانی بۆ سەرجەم دۆست و هاوڕێ هەوادارانی و بینەری ئەم پەیجە خۆشەویستە پەیجی بەندی کوردی هەڵای هونەرمەندانە بەڕاستی بەبێ فەرق و جیاوازی ئیش بۆ هەموو هونەرمەندانەکە چاوەکانی ماچکەم دەستی ماندیبوونی مامەستا هەڵمەتمەندێک ئەوشم سڵاو لە مەندەی دیزاین برای خۆشەویستی خۆشم تا خالی بەڕی شاری ئاراس شارەوانی شوانی تۆ بڵێ بۆی دێنم شارتە دڵێ ناشکێنەمە شارتە دڵێ ناشکێنم لەبۆ خالید بەڕیا پێم فەخرە ناوی بێنەمە بە فەخرۆ ناوی دێنەمە لەگەڵ مامە خالیدا ناوی ئەو پەیجە دێنەمە ناوی ئەو پەیجە دێنەمە خاوەنی پەیجەکەیا بەخۆشی ناوی دێنەمە بەخۆشی ناوی دێنەمە معنای هەڵەمەندێکە معنای هەڵەمەندێکە شارتە دڵەمە دەردێنم شارتە دڵەمە دەردێنم ئەگەر داوای چاوم کە یەکسەر بۆتی دەنێرم یەکسەر بۆتی دەنێرم ئەرەوەی ماڵیان لە ماڵمە دوورە بەر لە چی دەڵێ چورە ماڵیان لە ماڵمە دوورە بەر لە چی دەڵێ چورە دوو قسان دەکا بەزاری هەدڵێ عەزر و سەمتورە مێردە گوولەکەی غەدارە کافرە لە خدا بەدوورە نێوی ئەو پەیجەی دێنم لە هەولێرە مەشهورە دەڵێم سوێن لێ بۆ بخۆم لە کوردستان مەشهورە لە کوردستان مەشهورە دەڵێ حەمزی سنوورە دەڵێ ڕەیس شمورە ئەوەی ئەو پەیجەشی نەوێ بەخوا لەخوا بەدوورە ئەوەی ئەو پەیجەی خۆش نەوێ بەدینم لەخوا بەدوورە ئەرەوەی دەوای دەردم هەمینە سەر بە گوڵینگە و دەرزیلا ئەگەر بێت و مەعەسکەر جێگەی منە و ناوزیلا چی ئەو پەیجەی نەوێ وەڵا زۆچ و خەشیمە وەڵا زۆچ و خەشیمە شوێنی تۆ بڵێ تەواوە ڕاست و ڕۆن لە بێشاوە بەو کەسەی بەحەواوە قەڵات زێیان حاجاوە شاوەزیان حانکاوە دارەت و یان سەیداوە لە بە خالید بەڕیە پاڵم بە پاڵی داوە هەزار سەڵاو دەلێرم بۆ ئەو پەیجە بەناوە پەیجی بەندی کوردیە ئیتیحالی خۆی داوە بەدەست و پەنجێکێ مامەستا هەڵمەد بەناوە مامەستا هەڵمەد بەرزە ئۆکەی دڵەم حەساوە لە چوار پارچەی کوردستان ئەو پەیجە خۆی تەقاوە کاتان ماچەکەم حرمەتدارن ئازیزن خۆشەویستن لە شوێنێکی ئەم جیانن بە کۆمەدەکانتان لە پێیجا گەورەمانەکەن ئێوە خۆتان هەمووتان بەڕێزن چای ئاراس شارەوانی